بینینی تۆ بێزار نەبووم چونکە خوێندەواریت هەیە، جگە لەوەی کە زۆر لە ژنە دزێوەکان خاوەنی دەنگێکی گەرم و دڵگرن و دەنگی تۆش ئەو واقیعەیەی تێدایە. من دووبارە دەستم بە گریان کردەوە. کاڵ پرسی بۆ دەگریت؟ وتم من جوان و ناسپۆڵە نیم، بەڵام پێم وانە بوو کە دزێوم. تۆ بە من دەڵێی دزێویت؟ کاڵ کە تا ئەو کاتەش ڕاکشا بوو هەستا لەسەر جێگاکەی دانیشت و بە پێکەنینەوە وتی کچەکە من نەمدەویست بە تۆ بڵێم دزێویت، بەڵکو مەبەستم ئەوە بوو بڵێم زۆر جار پەروەردگار دزێوی ژنێک بە دەنگێکی ساز و دڵگیر هاوتا دەکات و بەمەش ناشرینیەکەی دەشارێتەوە. باشە تۆ ناوی من دەزانیت، بەڵام من تا ئێستا ناوی تۆ نازانم. وتم ناوم شرمیونە. کاڵ وتی شرمیون یەکێکە لە ناوە دیێرینەکانی میسر و لەم ڕۆژانەدا کەمتر ئەو ناوانە بەرگوێ دەکەوێت. خەڵکی زیاتر ناوەکانی یۆنانی و ڕۆمی لە منداڵەکانیان دەنێن. وتم دایک و باوکی من لەو کەسانە بوون کە باوەڕیان بە ناوە کۆنەکانی میسری بووە و ئەو ناوەیان لە من ناوە. کاڵ وتی باشە شرمیون، ئینجا بڵێ بۆچی هاتوویت بۆ ئێرە و چیت لە من دەوێت؟ وتم من هیچم لە تۆ ناوێت، تەنها حەزم دەکرد تۆ لە نزیکەوە ببینم و پەنجەکانم لە لێوەکانت بخشێنم. کاڵ وتی دەزانم لە وڵاتی ئێوەدا ئەگەر کەسێکی تری خۆش بوێت ئەوە پەنجەکانی بە لێوەکانیدا دەهێنێت. باشە وەرە پەنجەکانت بخەرە سەر لێوەکانم. من بەوەی کە زۆر حەزیشم دەکرد پەنجەکانم بخەمە سەر لێوی کاڵ، لە هەمان کاتیشدا زۆریش دەترسام لێ نزیک ببمەوە. کاڵ وتی شرمین تۆ لە من دەترسیت؟ بەڵێ کاڵ، من لە نزیکەوە لە تۆ دەترسم هەیە و لە هەمان کاتیشدا دەزانم دەبێت لە تۆ نزیک ببمەوە. دواتر بە هەنگاوی کورت لەو تەختەوە نزیک بوومەوە کە کاڵی لەسەر بوو. پەنجەکانم ڕاست کردەوە و لەسەر لێوی کاڵم دانان. هەر کە پەنجەکانم بەر لێوی کەوت گیانم گەرم داهات. جۆرە لەززەتێک بە گیانم داهات کە پێشینەی نەبوو. چەند جارێک پەنجەکانم بە هێواشی لە لێوەکانی کاڵ خشاند و پێم وت دەزانیت لێوەکانی تۆ چەندە نەرمونیانن؟ کاڵ وتی نەخێر من ئاگام لەمە نییە. وتم کاڵ تۆ لە نەژادی میسری نیت، چونکە جوانیەکەی تۆ لە وێنەی جوانی میسری ناچێت. ئایا دەزانیت خواکان چەندە تۆیان جوان دروست کردووە؟ کاڵ وتی ئاگام لەم مەسەلەیەش نییە. لێم پرسی تۆ نازانیت کە قۆزیت؟ کاڵ وتی تا ئەمڕۆ ئەوەم نەزانیوە. گوتم ئایا تا بە ئەمڕۆ کەسێک بە تۆی نەوتووە تۆ زۆر جوانویت و نازداریت لە هەموو گەنجانی تر؟ کاڵ وەڵامی دایەوە نەخێر. وتم ئەمە شتێکی سەیرە. کاڵ وتی بۆچی؟ پێم وت لەوانەیە دزێوی باش نەکەوێتە بەرچاو، بەڵام ناتوانرێت جوانی بشارێتەوە و نەکەوێتە بەرچاوی کەسانی تر. خەڵک کە پیاویان ژنێکی جوان دەبینێت پێی دەڵێت خاوەنی ئاکاری جوانی و ئەمە ئاگاداری دەکاتەوە. کاڵ وتی ئەوەی تۆ باسی دەکەیت بەلای منەوە تازەیە. ئاشکرا بوو کە کاڵ ڕاست دەکات. لەوە تێگەیشتم ئەو گەنجە ئەوەندە سادەیە ناتوانێت درۆ بکات. تا ئەو شەوە کەس بە ئەوی نەوت بوو کە لە ڕووی ئاکار و جوانی دەموچاوەوە لە خەڵکانی تر جیاوازە و جوانترە. پێڕاگەیاندنی ئەمەی بەرگوێ نەکەوت بوو. گوڵەکانی باغی پاشایەتی میسریش ئاوان، چونکە کەس بە ئەوان ناڵێن جوانن، لە قەشەنگی خۆیان بێ ئاگان. لێم پرسی کاڵ تۆ لەکوێ بوویت؟ چیت دەکرد؟ تا ئێستا کەس بە تۆی نەوتووە قۆزیت. ئەو کوڕەگەنجە وەڵامی دایەوە وتی لە چەند وڵاتێک بووم و خەریکی خوێندنی وەرزش بووم. وتم کاڵ پێم خۆشە لێت بپرسم و بزانم باوکت کێیە و لەکوێیە؟ ئایا دایکت ماوە یان نا؟ تۆ لەکوێ لە دایک بوویت و چۆن هاتیت بۆ ئێرە و
بەشداری پێشبڕکێ عارەبانەت کرد. کاڵوتی بۆ حەز دەکەی دەم شتانە بزانیت؟ وتم چونکە بەدیتنت دڵشاد بووم و مرۆڤ کاتێک بە دیداری کەسێک دڵخۆش دەبێت حەز دەکات بزانێت ئەو کەسە لەکوێ لەدایک بووە و دایک و باوکی کێن. کاڵوتی من لە بیزانس لەدایک بووم. وتم ڕەنگ و ڕوخسار و پێستت گەواهی ئەوە دەدەن تۆ یۆنانیت، هەروەها بیزانسیش یەکێکە لە شارەکانی یۆنان، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە تۆ یۆنانی بێخەوش نیت، چونکە مووی سەر و چاوت و برژانەکانت ڕەشن و یۆنانیەکان مویان بەو شێوەیە نییە و مویان خورماییە. هەروەها شێوەی برۆکانت کەوانەییە و لە برۆی هاوڵاتیانی یۆنانی ناچێت، بەڵکو زیاتر لە برۆی خۆرهەڵاتیەکان. ئەگەر تۆ لە شاری بێزانست لەدایک بوویت، ئەی بۆ ئەبرۆکانت واهیە؟ کاڵوتی لەبەر ئەوەی باوکم ئێرانی بووە. لێم پرسی مەبەستت ئەوەیە باوکت لە ئێرانەوە کۆچی کردووە بۆ بیزانست؟ کاڵ لە وەڵام داوتی بەڵێ، باوکم لە ئێرانەوە چوە بۆ سووریا و ماوەیەک لە وڵاتەدا ژیاوە و لەوێ دایکم میناسیوە و شووی پێکردووە. دواتر باوکم زانیوێتی لە بیزانستدا دەتوانێت باشتر بژیێت، ڕێگای ئەو شارەی گرتۆتە بەر و من لەوێ لەدایک بووم. پێم وت کاڵ تۆ خوشک و برات هەیە؟ کاڵ ماوەیەک بێدەنگ بوو، پاشان وتی نەخێر، من خوشک و برام نییە. کەواتە دایک و باوکت تەنها یەک ڕۆڵەیان هەیە، ئەویش تۆیت. دووبارە بە دوودڵیەوە ئەم جاریان وتی بەڵێ، ئەوان تەنها یەک ڕۆڵەیان هەبووە، ئەویش منم. لەوە تێگەیشتم کە دایک و باوکی نەماون، بەڵام لەگەڵ ئەوەشدا لێم پرسی ئایا دایک و باوکت مردوون؟ کاڵوتی بەڵێ مردوون. وتم بەلاوێتیدا دیارە کە بە گەنجی مردوون. کاڵوتی پێشبینیەکەت ڕاستە، چونکە دایک و باوکم بە پیری نەمردوون. لێم پرسی ئەی بەچی مردوون؟ کاڵ وەڵامی دایەوە وتی باوکم بە نەخۆشی کۆلێرا لە بیزانستدا چاوی لە یەک ناوە. کاتێک نەخۆشی کۆلێرا بڵاو بووەوە، ماڵی ئێمە لە شار چوونە دەرەوە و بەرەو ناوچە شاخاویەکان ڕۆیشتون و بەو هیوایی کە نەخۆشیەکە نەمێنێت و نەگاتە ئەوێ. هەندێک لە خەڵکی بیزانسیش بە هەمان شێوە شاریان جێهێشت و ماڵەکانیان چۆڵ کرد و بەرەو چیاکانی خوار و ڕۆیشتن، چونکە وایان دەزانی نەخۆشی کۆلێرا لە دەریاوە دێت و بیزانسیش شارێکە کەوتووەتە سەر ڕۆخی دەریا. باوکم بۆ ماوەی 5 هەفتە لەوێ لەگەڵ ئێمەدا بوو، بەڵام ڕۆژێکیان وتی پێویستە بۆ جێبەجێکردنی هەندێک کاری خۆی بچێتەوە شار. دایکم ڕازی نەبوو، وتی چوون بۆ بیزانست ترسناکە، بەڵام باوکم وتی من بیستومە نەخۆشیەکە لە شاردا کەم بۆتەوە، کاتێکیش نەخۆشی کۆلێرا بکەوێتە کەمبوونەوە، ئەمە بەڵگەی ئەوەیە کەوتۆتە حاڵەتی نەمان و تا من دەگەمە بیزانست ئەو نەخۆشیە بە تەواوی لەناو دەچێت. باوکم کەوتە ڕێ و ڕۆیشت، ئیتر ئێمە ئەومان نەبینیەوە. ڕۆژێکیان بە ئێمەیان وت کە باوکم لە شاردا بە نەخۆشی کۆلێرا مردووە و تەرمەکەیان ناشتووە. من نەمتوانی لە کاتی توشبوونی بە نەخۆشیەکە باوکم ببینم، بەڵام دوای ئەوەی ئەو نەخۆشیە نەما و ئێمە گەڕاینەوە شار، من گۆڕەکەی ئەوم بینی. لەو ڕۆژگارەدا خەڵک ئەوەندە بەو نەخۆشیە مردبوون گۆڕەکان نەدەناسرانەوە. هەندێک لەو کەسانەی کە گەڕابوونەوە شار نەیان دەتوانی گۆڕی کەسوکارەکانیان بدۆزنەوە. ئەو گۆڕەی کە پیشانی من و دایکمیاندا گوایە هی باوکمە، ئێمە دڵنیا نەبووین لەوەی کە گۆڕی ئەو بێت. دایکم وتی بۆ ئەوەی دڵنیا بم لەوەی کە تەرمی باوکت لەو گۆڕەدایە، هەڵی دەدەمەوە بۆ ئەوەی تەرمەکەی ببینم. بەڵام ئەوانە کە بەرپرسی کاروباری گۆڕستان بوون ڕێگەیان پێ نەداین. دایکم چوو بۆ لای سەرۆکی شارەوانی بیزانست وە شکایەتی کرد و وتی دەمەوێت گۆڕی مێردەکەم هەڵبدەمەوە بۆ ئەوەی دڵنیا بم ئایا ئەوە تەرمی ئەوە لەو گۆڕەدایە.
سەرۆکی شارەوانی بە دایکمی وت: ئەگەر گۆڕی کەسێک بە نەخۆشی کۆلێرا مردبێت هەڵی بدەیتەوە، تەرمەکەی بهێنیتە دەرەوە، دووبارە نەخۆشی کۆلێرا بڵاو دەبێتەوە. دایکم وتی: من تەرمی ناو گۆڕەکە دەرناهێنم، تەنها سەری کفنەکەی دەکەمەوە بۆ ئەوەی بزانم ئەوە یان نا. سەرۆکی شارەوانی وتی: ئەگەر دەمی کفنی کەسێک کە بە نەخۆشی کۆلێرا مردووە بکەیتەوە، دووبارە ئەو نەخۆشیە بڵاو دەبێتەوە و ئەگەر تۆ دەمی تابوتی مێردەکەت بکەیتەوە، دەبیتە هۆکاری مردنی هەزاران کەسی تر. ئەو تەرمەی کە لەو گۆڕەدایە یان مێردی تۆیە یان مێردی تۆ نییە. ئەگەر مێردەکەت بێت دڵنیا دەبیتەوە، خۆ ئەگەر مێردەکەشت نەبێت، ئەوە تۆ ناتوانیت گۆڕێکی ئەو بدۆزیتەوە، چونکە ناتوانیت یەک بەیەکی ئەو کەسانەی ئێرە کە بە نەخۆشی تاعون مردوون قەبرەکانیان هەڵبدەیتەوە تا بزانیت کام لەوانە مێردەکەتە. دوای بیستنی ئەم قسەیە دایکم بە بێدەنگی دانیشت و چاوپۆشی لە کارەکە کردو. لێم پرسی: کاڵ، کەی دایکت مرد؟ وتی: دوای ئەوەی لە چیا گەڕاینەوە بۆ بیزانست، دایکم لە دوکانەکەی باوکمدا دەستی بەکارکردن کرد و پرسیم: بۆچی باوکت دوکانی هەبوو؟ کاڵ وەڵامێکی ڕەوانی دامەوە وتی: باوکم لە دوکانەکەیدا ئاوریشمی دەفرۆشت. پێم وت: من ناوی ئاوریشمم بیستووە و نمونەی ئەویشم بینیوە. کاڵ وتی: لە بیزانستدا ئاوریشم نییە، بەڵکو لە ئێرانەوە دەیهێنن. ئێرانیش ئاوریشم لە چینەوە دەهێنێت. باوکم کە ئێرانی بوو، ئاوریشمی چینی لە ڕێگای ئێرانەوە دەهێنا بۆ بیزانست و بە نرخێکی گران دەیفرۆشت. دایکم کە لە بەردەستی باوکمدا شارەزایی لە بازرگانی ئاوریشم پەیدا کردبوو، لە ڕێگای کاروانچیان و بازرگانانی ئێرانیەوە ئاوریشمی دەهێنا و دەیفرۆشت. بۆیە دوای مەرگی باوکیشم ژیانی ئێمە گۆڕانکاریەکی وەهای بەسەردا نەهات. بەڵام جارێکی تر ئەو بەڵایە لە ناو شاردا بڵاو بووەوە و کۆمەڵێک خەڵکی تری کوشت، کە یەکێک لەوانە دایکم بوو و من بە تەنهایی مامەوە. پێم وت: کاڵ، دوای ئەوەی دایکت مرد، تۆ دوکانی ئاوریشمی فرۆشتنت کردەوە؟ کاڵ وتی: کاتێک دایکم مرد، من بچووک بووم و نەمدەتوانی دوکانەکە بکەمەوە و بەڕێوەی ببەم. لە بیزانستدا ڕێسایەک هەیە، ئەویش ئەوەیە کاتێک منداڵێک بێکەس و کار دەمێنێتەوە، دایک و باوکی دەمرن، شارەوانی بیزانست کەسێک دیاری دەکات کە سەرپەرشتی ئەو بکات. وەک سەرپەرشتیاری ئەو منداڵەدا دەنرێت و بەرپرسیارەتی ئەو دەگرێتە ئەستۆ تا ئەو منداڵە گەورە دەبێت. بۆیە شارەوانی بۆ ئاگاداریکردنی من یەک سەرپەرشتیاریاندانە. وتم: ئایا سەرپەرشتیارەکەی تۆ ناچاری دەکردیت بخوێنیت و بڕوانامەی زانستی و وەرزش بەدەستبێنیت؟ کاڵ وتی: سەرپەرشتیارەکەی من کەسێک بوو خوێندەواری هەبوو، ڕێنمایی زۆری دەکردم و فێری خوێندەواری دەکردم. بەڵێ، بە زۆریش فێری دەکردم. وتم: کەواتە سەرپەرشتیارەکەی تۆ بە زۆر فێری خوێندەواری کردیت؟ کاڵ وتی: بەڵێ، هەموو کەسێکەوەی کە دەیزانێت بە منداڵەکەی خۆی دەڵێت و ئەویش زانیاریەکانی خۆی بە مندا. پرسیم: بۆ بە زۆر خوێندن و فێرکردن لە شارەکەی ئێوە داباوە؟ کاڵ وتی: بەڵێ شرمیون، لە شارەکەی ئێمەدا بە زۆر فێرکردنی خوێندەواری بۆتە پیشە و ئەو کەسانەی کە بتوانن لە پێشبڕکێی بە زۆر فێرکردن و خوێندەواریدا سەرکەوتوو بن، خەڵات و بەڵگەنامەی قانونیان پێدەدرێت. پێم وت: بەڵام لە میسردا بەو شێوەیە نییە. کاڵ وتی: لە میسریشدا بەو شێوەیەیە، بەڵام بە زۆر فێرکردنی شارەکەی ئێمە لەگەڵ هی ئێوەدا جیاوازە. لە ئەسکەندەریەدا بە زۆر فێری لێخوڕینیە و عارەبانانەی کە شێری پێوە بەستراونەتەوە دەبن، بەڵام لە بیزانستدا لێخوڕینی عارەبانە کارێکی گرنگ و بەرجەستە نییە، چونکە لەوێدا شێر بە عارەبانەوە نابەستنەوە. ساڵی یەکجار بۆ ماوەی 10 ڕۆژ پێشبڕکێی ڕاکردن ڕێک دەخرێت و تیری قورس و هەڵدەدرێت و زۆرانبازی دەکەن. هەر کەسێک لەو پێشبڕکێیەدا یەکەم بێت، خەڵات وەردەگرێت.
جگە لەوەی ئەو کەسانەی لە پێشبڕکێی وەرزشیدا یەکەم دەبن موچەیان بۆ دەبڕێتەوە و کێشەی بژێوی ژیانیان نییە. وتم: کاڵ، بێگومان باوکو دایکی تۆ کە لەو شارەدا مردوون قۆز بوون و ئەو جوانیان بۆ تۆ بەجێ ماوە. کاڵوتی: لەوانەیە من لە دایک و باوکم بچم. وتم: ئێستا دەزانم کە دایک و باوکی تۆ کێ بوون و بەچی مردوون، بەڵام نازانم چی وای کردووە کە تۆ لەو شارەوە بیت بۆ ئێرە و لێرە دانیشتەجێ بیت و پێشبڕکێ بەشداری بکەیت. کاڵوتی: دوای ئەوەی سەرپەرشتیارەکەم مرد، من جارێکی تر بە تەنیایی مامەوە، بەڵام ئەم جارەیان کەسێک بووم دەمتوانی خۆم بەڕێوە ببەم و پێویستم بە چاودێر و سەرپەرشتیار نەبوو. ئەو دەریاوان و بازرگانانەی کە دەهاتن بۆ شاری بیزانس سەبارەت بە سامانی زۆری ئەم وڵاتە باس و پرۆپاگەندەی زۆریان دەکرد و دەیانوت لە میسردا زێڕووزی و بە شێوەیەک زۆرە کە بێبەهایە و ئەوەی بیەوێت ببێتە کەسێکی خاوەن سامانی بەتوانە پێویستە ڕێگای میسر بگرێتە بەر. ئەمە جگە لەوەی کە شارێکە لە هەر شوێنێکی ئەو شارەدا بیت دەتوانیت بۆری ئاو بکەیتەوە و هەرچەندێکت ئاو بوێت بەدەستی بخەیت، چونکە لە هەموو ماڵ و ڕێڕەوێکدا بۆری ئاو هەیە. بۆ لە بیزانسدا لولەی ئاو نییە؟ کاڵوەڵامی دایەوە: نەخێر. لێم پرسی: هاوشاریەکەی تۆ لەکوێ ئاویان دەست دەکەوت؟ کاڵوتی: لە ڕێڕەوەکانی بیزانسدا ئاو بە جۆگەکاندا دەڕوات و هەر کەسێک پێویستی بە ئاو بێت دەچێتە سەر ئەو جۆگانە. دواتر وتی: ئەو شتانەی کە منی بەرەو ئەسکەندەریە ڕاکێشا ئەوە بوو بیستم ڕێڕە و شەقامەکانی میسر لە کاتی شەودا وەکو ڕۆژ ڕووناکە، چونکە لە هەموو ڕێڕەوەکاندا لە سەرەتای شەوەوە تا بەرەبەیان چرا دەسووتێن. فانۆسی دەریایی ئەسکەندەریەش وەکو خۆر بە درێژایی شەو دەسووتێت. هەروەها دەیانوت لە ئەسکەندەریەدا زێراب هەیە. من حەزم دەکرد ئەو شتانە کە بەلای منەوە تازە بوون بیان بینم. لێم پرسی: ئایا ئەو شتانی کە لەم شارەدا بینیتن ڕازیت؟ کاڵوتی: هەرچی لەم شارەدا هەیە دیومە. بۆتە جێگای سەرنجی من. پێم وانییە لە دنیادا شارێک هەبێت لە ئەسکەندەریە جوانتر. لێم پرسی: حەز دەکەم بزانم بۆچی تۆ لەم شارەدا بوویت بە لێخوڕی عارەبانەی پێشبڕکێی سێرک. کاڵوتی: ڕوونکردنەوەی ئەمە ئاسانە. من بەدوای ئەوە هاتم بۆ ئەم شارە کە زانیم دەبێت بژێوی ژیانم پەیدا بکەم و بۆ دابینکردنی بژێویش دەبێت کارێک پەیدا بکەم. لەم شارەدا کەس منی نەدەناسی، هیچ کەسێکیش ئامادە نەبوو پارێزگاری لە من بکات. کاتێک مرۆڤ بەبێ هیچ سەرمایەک دەچێتە شارێک کە کەس نایناسێت، ناچارە ئەو جۆرە کارانەش بکات کە حەزی لێی نین. سەرەتا من چەند ڕۆژێک لە بارداگری بەندەردا کارم کرد، چونکە هێز و بازوم هەڵکەوتوو بوو. خاوەن کارەکە لە من ڕازی بوو، بەڵام من حەزم لەو کارە نەبوو. ڕۆژێکیان لە کاتی کارکردندا پیاوێک بە منی وت: باغی ئاژەڵان پێویستی بە چەند کەسێکە کە کاری تێدا بکات. ئەو کەسانش هەڵدەبژێرن کە شان و بازویان باش بێت. هەمان ڕۆژچوون بۆ باغی ئاژەڵان و خۆم ناساند و وتم: من لێرە کار بکەم؟ کارکردن لە باغی ئاژەڵانیشدا سەخت بوو، بەڵام بە بەراورد لەگەڵ کارەکەی پێشومدا کەمێک ئاسانتر و ئابڕومەندتر بوو. لەوێ بەبێ هیچ گرفتێک منیان وەرگرت و ئیتر شەو و ڕۆژ لە باغی ئاژەڵاندا بەسەر دەبرد. هەر یەک لەو ڕۆژانە کە چوون بۆ باغی ئاژەڵان منیان کردە چاودێری شێرەکان. بە زیوی لە نێوان من و ئەو شێرانەی کە بە من سپێردرا بوون هۆگری پەیدا بوو. شێرەکان منیان دەناسیەوە، کاتێک دەیان بینیم ڕەفتاری وایان دەکرد نیشانەی ئاشنایی لێوە دەهات. پاش ماوەیەک بە منیان وت: دەبێت خۆت بۆ لێخوڕینی عارەبانەی ڕکابەری ئامادە بکەیت. لەو ڕۆژە بە دواوە هەموو ڕۆژێک شێرەکانم دەهێنایە دەرەوەی قەفەسەکانیان و بە عارەبانەکەمەوە دەمبەستنەوە و بەناو باغە فراوانەکاندا لێم دەخوڕین تا ڕابێن. دیارە ڕۆژانی سەرەتا ئەو کارە سەبارەت بە من مەترسیدار بوو، بەڵام وردە وردە شێرەکان ڕاهاتن کە بە عارەبانەکە بیان بەسنمەوە و بڕۆن. ڕۆژێکیان وتیان: تۆ حەز دەکەی لە پێشبڕکێدا بەشداری بکەیت یان نا؟
وتم بەڵێ. وتیان دەبێت ئەو ڕۆژە تۆ بە شێری تر بەشداری پێشبڕکێکە بکەیت. وتم بۆچی؟ لە وەڵامدا وتیان چونکە شێرەکانی تۆ ڕاهاتوون تۆ ببینن. لێخوڕینی ئەوانە لەلایەن تۆوە کەڵکێکی نییە. تۆ دەبێت شێری تر لێ بخوڕیت کە بۆ ئەوەی کینەیان لە بەرامبەرتدا پەیدا بکەن. منیش ڕازی بووم و بە منیان وت لە ڕۆژی پێشبڕکێکەدا دەبێت زۆر وریابیت، عارەبانەکە وەرنەگەڕێت، چونکە ئەگەر عارەبانەکە وەرگەڕا شێرەکان دەتخۆن. وتم من بۆ مەرگ ئامادەم و لە هێرشی شێرەکان ناترسم. لێم پرسی کاڵ ئایا پێشبینی ئەوە دەکرد کە لەو پێشبڕکێیەدا یەکەم بیت؟ کاڵوتی نەخێر، ئەمەم پێشبینی نەدەکرد، هەر بۆیە سەرکەوتنی خۆم زۆر دڵخۆشم. لێم پرسی کاڵ لەم شارەدا چی لە هەموو شتێک زیاتر سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ کاڵوتی ئەوەی لە هەموو شتێک زیاتر سەرنجی منی ڕاکێشاوە کلیۆپاترای کچی پاشای میسرە. کاتێک گوێم لەم قسەیە بوو هەستم کرد دڵم دەستی کرد بە ترپەترب، تا چەند چرکەیە قسەم نەکرد و دواتر لێم پرسی کلیۆپاترا لە چ ڕۆیەکەوە سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ کاڵوتی لەو ڕۆوە کە جوانترین ژنە لە ئەسکەندەریەدا بینی بێتم. جارێکی تر دڵم دەستی کردەوە بە ترپەترب. وام لێ هات بۆ ماوەیەک نوتقم لێ بڕا و قسەم نەکرد. ئینجا لە کاڵم پرسی جگە لە کلیۆپاترا لەم شارەدا ژنێکی ترت نەبینیوە کە جێگای سەرنجت بوو بێت؟ کاڵوتی نەخێر شرمیون. لێم پرسی ئەگەر کلیۆپاترا لێرە بێت حەز دەکەیت چی بکەیت؟ کاڵوتی حەز دەکەم تماشای بکەم. پرسیم ئایا کاڵ تۆ لە بینینی من زیاتر چێژ وەردەگریت یان کلیۆپاترا؟ کاڵ چەند ساتێک لە منی ڕوانی و دواتر وتی شرمیون، من نامەوێت شتێکت پێ بڵێم کە ببێتە مای دڵگرانیت و نیگەرانت بکات. بەڵام ئایا تۆ کلیۆپاترا دبینیوە؟ گوتم بەڵێ. وتی ئایا تۆ ئەوت لە نزیکەوە بینیوە یا دوور بە دوور؟ وتم من ئەوم لە نزیکەوە بینیوە. ئایا تۆش ئەوت لە نزیکەوە بینیوە؟ کاڵوتی بەڵێ. وتم کەی ئەوت لە نزیکەوە بینیوە؟ کاڵوتی ڕۆژێکیان کلیۆپاترا لەگەڵ چەند کەسێکی تردا هات بۆ باغی ئاژەڵان و من ئەوم بینی. دڵنیا بووم ئەو ڕۆژەی کلیۆپاترا چۆ بۆ باغی ئاژەڵان منی لەگەڵدا بووم، چونکە کچی پاشای میسر بۆ هەر شوێنێک بچوایە منی لەگەڵ خۆیدا دەبرد. بەڵام من ئەو ڕۆژە کاڵم نەبینی بوو، چونکە ئەو لەوێدا کەسێکی دیار نەبوو. ئەوەی بووە هۆی ئەوەی کە من کاڵ ببینم ئەوەکو لە سێرکەدا بوو بە کەسێکی دیار، ئەگەر نا بەرچاوم نەدەکەوت. کاڵ پرسی من سەبارەت بە کلیۆپاترا لە تۆم پرسی، تۆش وتت لە نزیکەوە دیومە، ئایا ئەو باشترە یان تۆ؟ وتم تێڕوانین سەبارەت بە باشی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیایە. ئەو شتێکە لە بەرچاوی کەسێک باشە لەوانەیە بەلای کەسێکی ترەوە باش نەبێت. کاڵوتی من بە شێوەیەکی گشتی دەڵێم، ئایا تۆ خۆتت پێ باشە یا ئەو؟ وتم کلیۆپاترا ژنێکی جوانە، هەر ژنێکی جوانیش بە ئارایشتکردن جوانتر دەبێت. یەکێک لەو شتانەی کە ژن جوان دەکات پلەپایەیە. تۆ ئەگەر کلیۆپاترا نەناسیت و نەزانیت کە ئەو کچی پاشای میسرە، بینینی ئەو زۆر کار ناکاتە سەر تۆ. بەڵام هەر کە زانیت کلیۆپاترا کچی پاشای میسرە، بینینی ئەو ژنە زۆر کار دەکاتە سەرت، چونکە پلەپایەی ئەو بەشێکە لە جوانی و جوانتریشی دەکات. کلیۆپاترا ژنێکە مووی ڕەشە و برۆی ڕەشە و چاوی هەندوی نییە، هیچ عەیبێکی نییە، جگە لەوەی کەمێک لوتی گەورەیە، هەرچەندە بچووکی دەمی بە ڕێژەیەکی زۆر لە گەورەی لوتی کەم دەکاتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە سەبارەت بە کلیۆپاترا نوقسانیەکە و بۆیەش زۆر لە ژنان کلیۆپاترا بە کەسێکی جوان نازانن. کاڵ لێی پرسیم چۆن؟ ئایا تۆ ئەو ژنە بە جوان نازانیت؟ وتم بەڵێ من بە جوانی دەزانم. کاڵوتی
ڕاستیەکەی بڵێ، تۆ جوانتریە ئەو. وتم من لە سیمای خۆمدا هیچ کەم و کوڕیەکم نییە. کاڵوتی کەواتە تۆ خۆتت لە کلیۆپاترا بە جوانتر دەزانیت؟ وتم بەڵێ، من لە کلیۆپاترا جوانترم. کاڵوتی شرمیون، من نامەوێت شتێک بڵێم تۆ بڕەنجێنم، بەڵام پێویستە بڵێم تۆ بە هەڵەدا چووی، چونکە ڕوخساری ئەو سپیە و ڕوخساری تۆ ئەسمەرە. کلیۆپاترا ئاکاری یۆنانی هەیە، بەڵام تۆ ئاکاری میسری. گەورەی لوتی کلیۆپاترا نابێتە کەم و کوڕی بۆ ئەو، چونکە ئەوی جوانتر کردووە. وتم کاڵ، تۆ ئەوەندە حەزت لە کلیۆپاترا کردووە کە موکڕیەکانیشی بە جوان دەبینیت. کاڵوتی بۆ ئەگەر کەسێکی تری بوێت کە موکڕیەکانیشی بە جوان دەبینێت؟ وتم بەڵێ، ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی خۆشەویستی. کاڵوتی کەواتە دەڵێ لە ڕابردوودا کەسێکت خۆشویستووە کە موکڕیەکانی ئەوت بە جوان بینیوە؟ وتم نەخێر، من خواستی کەسم نەبووە. ئەم مەسەلەیەم لە کتێبی دیموکراتیسدا خوێندۆتەوە. کاڵوتی دیموکراتیس؟ لە کتێبەکەیدا چی دەڵێت؟ وتم دیموکراتیس یەکێکە لە فەیلسوفەکانی یۆنانی کۆن کە لەوێ ژیاوە، زۆر شتی وتووە. لەمانەش سەبارەت بە پیاوێک قسە دەکات کە کچێکی خۆش دەوێت. ئەو کچە چاوێکی کوێر بوو، شەلیش بوو. ڕۆژێک ئەو کچە یەک چاوشەلە قەولی جێژوانی پێدەدات. لە یەکێک لە ڕێگاکاندا کوڕە گەنجەکە لە دەم ڕێگایەکدا دادەنیشێت و چاوەڕێی دەکات. ئەم سەرگوزەشتەیە لە یۆناندا ڕوویداوە. یۆنانیش وەکو خۆت دەزانیت و لەوێدا ژیاویت، مەملەکەتی جوانانە. زیاتر لە 100 ژنی جوان بەو ڕێگایەدا تێدەپەڕن و هەندێک لەو ژنانە نزیکی کوڕە گەنجەکە دەبنەوە و لێی دەپرسن بۆچی لەسەر ئەم ڕێگایە دانیشتویت؟ ئایا غەریبیت و خانەخوێت نییە؟ یا ڕێگات لێون بووە؟ چونکە ئەو ڕۆژگارە کۆنانە لە یۆناندا بە شێوەیەک پاک بوون کە ژنی گەنج لە کۆڵانەکاندا قسەی دەکرد بێ ئەوەی کەس ئەو قسەکردنیان پێش شتێکی سەیر بێت. چەند ژنی جوان لەو کۆکۆ دەبنەوە و قسەی لەگەڵ دەکەن. ئەو سەرنجی هیچیانی نەدا، چونکە هیچ یەکێک لەوانی بە هاوتای جوانی دەستگیرانە کوێروشەلەکەی خۆی نەدەبینی. دیموکراتیس بۆیە ئەوە دەگەڕێتەوە دەیەوێت بڵێت لە بەرچاوی ئەو کەسەی کە حەزی لە یەکترە هەموو کەم و کوڕیەکانی خۆشەویستەکەی بە جوان دەبینێت. کاڵوتی شرمیون، من خوازیاری کلیۆپاترا نیم، بەڵام وەکو پەیکەرسازێک سەیری دەکەم. وەڕەخنەگرم نەک پیا هەڵدەر. من ئەگەر پەیکەرساز بوومایە و بمویستایە پەیکەری ژنێک دروست بکەم، کەمێک لوتی ئەوم گەورە دروست دەکرد. وتم بەڵام من ئەگەر پەیکەرساز بوومایە لوتی ئەوم زۆر بچووک دروست دەکرد، چونکە هەرچەندە لوتی ژنێک بچووکتر بێت جوانترە. ئایا لوتی هەریسەت بینیوە؟ کاڵوتی هەریسە کێیە؟ وتم کاڵ، تۆ لە ئەسکەندەریەدا دەژیت و نازانیت هەریسە کێیە؟ کاڵوتی بەڕاستی نایناسم. وتم هەریسە هونەرمەندێکی شانۆیە، ژنێکە ئاوازەکانی ئەو لە یۆنان و ڕۆم و سووریادا دەنگی داوەتەوە. تۆ چۆن لەم شارەدا دەژیت و ئەو ناناسیت؟ کاڵوتی لەو ڕۆژەوەی هاتووم بۆ ئەسکەندەریە نەچووم بۆ شانۆ تا هەریسە ببینم. هەموو کاتەکانی خۆمم لە باغی ئاژەڵاندا بەسەر بردووە، لەگەڵ شێر و فیل و کەرکەدەن و زەڕافە و ئاژەڵەکانی تر. وتم دەتوانی 2 سبەی شەو بیت بۆ هەڵی شانۆ؟ کاڵوتی 2 سبەی شەو؟ بۆچی بێم بۆ هەڵی شانۆ؟ وتم چونکە هەریسە لە ڕۆڵی دیانای خۆی شکاردا دێتە سەر تەختی شانۆ و تۆ ئەو دەبینیت و لوتە بچووکەکەی ئەو دەکەوێتە بەرچاوت. کاڵوتی من ناتوانم 2 سبەی شەو بچم بۆ شانۆ، چونکە دوای ڕکابەریەکە 2 ڕۆژ مۆڵەتم هەیە. ئایا تۆ دەچیت؟ منیش وتم من لەم کاتەدا ناتوانم دڵنیا بم لەوەی ئاخۆ دەچم یان نا. وتی بۆ تۆ ناتوانیت گفتم پێ بدەیت؟ وتم چونکە دەسەڵات لە دەستی خۆمدا نییە و
دەسەڵاتم لە دەستی کەسانی تردایە. ئەگەر ئەو بچێت بۆ شانۆ ئەوا منیش دەچم، ئەگەر ناتوانم. کاڵوتی ئایا ئیش دەکەیت دەسەڵاتت لە دەستی خۆتدا نییە؟ وتم کاڵ کرێکارێک دەسەڵاتی لە دەست خۆیدایە، دەتوانێت کار نەکات و کەسیش ناتوانێت ناچاری بکات کار بکات، بەڵام من بۆیە دەسەڵات لە دەستی خۆمدا نییە چونکە کارەکەرم. کاڵوتی کەنیزەکی کێیت؟ وتم ناتوانم پێت بڵێم کە کەنیزەکی کێم، بەڵام تۆ دوو سبەی شەو بۆ بینینی هەریسەی ئەکتەر بچۆ بۆ شانۆ، لەوانەیە منیش بێم بۆ ئەوێ. شتێکمەوە بیر هاتەوە. کاڵوتی چ شتێکت بەبیر هاتەوە؟ ئەوەی بەبیرم هاتەوە پەیوەستە بە تۆوە. ئەگەر دوو سبەی شەو تۆم لە هۆڵی شانۆکەدا بینی ئەوە پێت دەڵێم، ئەگەر نەشم بینیت ئەوە شەوی دواتر دێم بۆ ئێرە و بە تۆی دەڵێم. بێگومان تۆ دوایین ڕۆژانی مۆڵەتەکەت لێرە بەسەر دەبیت وایە؟ کاڵوتی بەڵێ، من هەموو ئەو ڕۆژانە لێرە دەبم، هەموو شەوێک لەم میوانخانەیەدا دەخەوم، بەڵام ئایا باشتر وانییە کە ئێستا پێم بڵێیت ئەو شتە چییە کە پەیوەندی بە منەوە هەیە؟ وتم لەبەر ئەوەی ئەو شتە مژدەیەکە من ئەوە لێ دەگەڕێم بۆ دوو سبەی شەو یان شەوی دواتر. لەم میوانخانەیەدا پێت دەڵێم تا بەبێ بەهانە نێم بۆلات. کاڵوتی بە هەمان شێوەی ئەم شەو کە تۆ بەهانەت نەبوو بۆ هاتنەکەت لە ئایندەشدا دەتوانیت بێیت و سەردانم بکەیت. کاتێک لە میوانخانەی سوور بۆ کۆشک گەڕامەوە پێم سەیر بوو، لە هەندێک لە ماڵەکاندا چرا هەڵکرا بوو، هەتا چرای ژووری کلیۆپاتراش هەڵگیرسا بوو. بە خێرایی خۆم گەیاندە ژوورەکەی خۆم کە لە تەک ژوورەکەی کلیۆپاترادا بوو. خاتوونەکەم بانگی کردم و وتی شرمیون لەکوێ بوویت؟ وتم خاتوونەکەم ئەم شەو من نەمتوانی بخەوم، بۆ ئەوەی بتوانم خۆم ماندوو بکەم چوون بۆ ناو باخەکە و ماوەیەک پیاسەم کرد تا ماندوو ببووم و دواتر بگەڕێمەوە و بخەوم. وتی کەواتە ئاگاد لەو شتە نییە کە ڕوویداوە؟ پرسییم خاتوونەکەم چی ڕوویداوە؟ کلیۆپاترا وتی ئەم شەو نێردراوێک لەلایەن تەبسەوە هاتووە و نامەیەکی بۆ باوکم هێناوە. لەو نووسراوەدا باز لەوە کراوە ڕەشپێستەکانی باشوور ڕاپەڕیون و بە بەلەمی زۆرەوە بە درێژایی نیل بەرەو ئەسکەندەریە دێن، لە هەر شوێنێک بگەنە هەر ئاوەدانیەک دانیشتوانەکەی دەکوژن و ژنەکانیش ئەتک دەکەن و هەرچیە کە خەڵک هەیەتی بە تایبەت دانەوێڵە دەستی بەسەردا دەگرن. لە هەندێک شوێندا ئەوەندەیان خەڵک کوشتووە کە ئاوی نیل بە خوێنی ئەوانە سوور بووە. وتم ئەی خاتوونەکەم ئەمە هەواڵێکی ترسناکە و من بیستومە کە هەر کاتێک ڕەشپێستەکانی باشوور ڕاپەڕین بکەن هەموو هاوڵاتیانی دەسەڵاتی پاشایەتیان خستۆتە مەترسیەوە. کلیۆپاترا وتی هەر ساڵێک ئاوی نیل هەڵدەستێت و ئاسەواری زەویە بەراوەکان نەبێت، ڕەشپێستەکان برسی دەبن و لە برساندا ڕادەپڕن، چونکە دەشزانن چەندە بەرەو سەرو بچن ئەوە بە ئاوەدانی زیاتر دەکەن، هەر لەبەر ئەوەشە کە بەرەو سەرو هێرش دەکەن. وتم بۆچی ئاوی نیل سەر زەویە بەراوەکانی ڕەشپێستەکان ناکەوێت؟ کلیۆپاترا وتی شرمیون خۆت دەزانی وانەکانی جوگرافیات خوێندووە، لەبەر ئەوە ئەگەر لەبیرت نەچوو بێتەوە ئەو پرسیارەت لە من نەدەکرد. زەویە بەراوەکان وە جۆگەکانی باشووری میسر کە لە ناوچەی ڕەشپێستەکانە لە چاو ئاوی نیلدا بەرزترە، لە کاتێکدا کە زەویەکانی دەم ڕووباری نیل لە میسردا لە ئاستی زەویدایە، لەبەر ئەوەی هەندێک ساڵ کە هەڵچوونی ڕووباری نیل زۆر نەبێت لە باشووری میسر، ئاوی ڕووبار ئەوەندە بەرز نابێتەوە تا بتوانێت سوار بێت بەسەر زەویەکاندا و زەویەکانی دەم ڕووباری نیل پاراو بکات. جگە لەوەش کاتێک کە ئاو کەم دەبێت ڕەشپێستەکان ناتوانن لە ڕێگای ئەو جۆگەیانەی کە هەڵیان کەندووە کەڵک لە ئاوی نیل وەربگرن و زەویەکانیانی پێ پەراو بکەن، وە پشت و کاڵەکانیان وشک دەبێت و بەرووبوومیان نایەتە بەر. بەڵام زەویە بەراوەکانی میسر
بەم شێوەیە نییە و لە کاتی هەڵچوونی نیلدا ئاوی ڕووبارەکە هەردوو لای زەویەکانی دەم ڕووبارەکەدا دەپۆشێت. کاتێک ئاوەکە کشایەوە یەک توێژ سەمات لەسەر زەویەکە دەمێنێتەوە و کە باشترین پەیینی کشتوکاڵیە. لە زەویەکانی میسردا هەتا ئەگەر ئەو ساڵانەشی ئاوی نیل کەم بێت، دەتوانێت ئاوی نیل لە ڕێگای ئەو جۆگەیانەی کە لە هەردوو لای نیلەوە هەڵکەندراون زاڵ بن بەسەر زەویەکاندا و کشتوکاڵ وشک نەبێت. هەروەها کلیۆپاترا وتی بەپێی ئەو نامەی کە هاتووە وا دیارە جگە لە کەمی ئاوی نیل کشتوکاڵی ڕەشپێستەکان ڕووبەڕووی ڕەوەکولەش بۆتەوە، بۆیە برسێتی ماونەتەوە و برسێتی ئەمانەی وەکو شێت لێ کردووە. ئەگەر دەست بەجێ ڕێگا لەمانە نەگیرێت لەوانەیە هەموو شارەکانی میسر تاڵان بکەن و ڕەشک بکوژی گشتی بکەن. ئەسکەندەریە لە بەردەم هێرشی باشووریەکاندا. ئەو شەوە پاشا کۆبوونەوەی لەگەڵ لێپرسراوانیدا کرد سەبارەت بە دانانی ڕێوشوێن بۆ شەڕکردن. سەرئەنجام بڕیار لەسەر ئەوە درا هەرچی سەرباز لە سەربازگەکانی دەمەنهوردایە تایر بکرێن و ئامادەی شەڕ بن، جگە لە هێشتنەوەی چەند یەکەیەک نەبێت بۆ پاراستنی ئەسکەندەریە دەنا هەمووی بەرەو خواروی میسر بنێردرێن. ئینجا پاشا فەرمانی بەیە کە سەربازیەکانی خواروی میسردا کە خۆیان ئامادەی جەنگ لەگەڵ ڕەشپێستەکاندا بکەن. ڕۆژێک پێش ئەمە خەڵکی ئەسکەندەریە زۆر دڵیان بە بینینی پێشبڕکەی سێرک خۆش بوو، بەڵام ئەمڕۆ غەم و پەژارە بە سیمایانەوە دیار بوو. هەموویان دڵڕاوکیان هەبوو دەبێت چی ڕوو بدات. دەیانزانی ئەگەر ڕەشپێستەکانی باشوور خۆیان بگەیەنە ئەسکەندەریە ئەوە کەس خاوەنی ماڵ و گیانی خۆی نابێت. خەڵک لە شەقامەکانی شاردا هەتا لە شوێنی ڕابواردنی گشتیش کۆمەڵ دەبوون و سەبارەت بە هێرشەکانی ڕابردووی ڕەشپێستەکان قسەیان دەکرد. خاتوونەکەی من کلیۆپاترا بۆ ئەوەی لە حاڵی خەڵک بزانێت سواری کەژاوەکەی بوو، منیشی لەگەڵ خۆی دابرد. کاتە ئێمە گەیشتینە شەقامەکانی شار ترس و لەرز بە هەڵسوکەوتی خەڵکەوە دیار بوو، ڕەنگیان بڕسکا بوو کە کلیۆپاترایان دەبینی هاواریان دەکرد. بەڵای ڕەشەکان نزیک بۆتەوە. من بە کلیۆپاترا وت ئەی خاتوونەکەم بۆ ناتوانرێت لە ڕووباری نیلدا پێش بە ڕەشپێستەکان بگیرێت. کلیۆپاترا وتی ئەگەر ڕەشپێستەکان لە ڕێگای ئاسایی کە ڕووباری نیلە بێن ئەوە ڕێگرتن لەوانە لەلایەن هێزی دەریایی ئێمە ئاسانە، بەڵام ئەوانە هەر کە زانیان ڕووبەڕووی بەرگریکردن بوونەوە لە دەشتایەکاندا بڵاو دەبوونەوە و شەڕکردن لەگەڵ ئەمانە لە هەردوو لای ڕووباری نیلەوە سەخت دەبێت. وتم خاتوونەکەم بیستومە ڕەشپێستەکان جارێکی تر تا ئەسکەندەریە هاتوون. کلیۆپاترا وتی لە سەردەمی ئەسکەندەرەوە تا ئێستا ڕەشپێستەکان 7 جار لە هێرشەکانیاندا خۆیان گەیاندۆتە ئەسکەندەریە و هەموو جارێکیش ئەم شارە تووشی زیانی زۆر بووە. ئەو ماتی و بێزاریەی ئەم ڕۆژ کە بە سیمای دانیشتوانی شارەوە دیارە لەو ڕاستیە مێژوویەوە سەرچاوی گرتووە کە ئەوان دەیزانن یەکێک لەو هێرشانەی ڕەشپێستەکان لە سەردەمی بەتلیمۆسی دووەمی باپیری مندا بووە، هەمان ئەو پاشایی کە فانۆسی دەریایی دامەزراند. من سەرم لەو قسەیە سڕما وتم چۆن ڕەشپێستەکان توانیویانە لە سەردەمی پیاوێکی وەکو بەتلیمۆسی دووەمدا کە کەسێکی ناودار و مەزن بووە هێرش بکەنە سەر ئەسکەندەریە. کلیۆپاترا وتی باپیرەی من هەرچەندە پاشایەکی گەورە بوو بەڵام هەرگیز نەیتوانیوە بەرە ڕەوەکولە و نەخۆشی کۆلێرە بگرێت. ڕەشپێستەکانیش شتێکی وەکو کولێرە و ڕەوەکولەن، ناتوانرێت پێشبینی ئەوە بکرێت کە کەی چ کاتێک هێرش دەکەن. لێم پرسی لە سەردەمی باپیرەی دووەمی تۆدا کە ڕەشپێستەکان هاتنە ناو ئەسکەندەریە ئەو چی کرد؟ کلیۆپاترا وتی ڕەشپێستەکان لە ڕێگای ڕووباری نیلەوە بەرەو سەر و هێرش دەکەن.
بەتلیمۆسی دووەم پێی وابوو ئەگەر ڕێگای ڕووباری نیل لەوانە بگرێت ئەوا دەتوانێت نەهێڵێت ڕەشپێستەکان هێرش بکەنە سەر ئەسکەندەریە. بێئاگا بوو لەوەی ئەگەر ڕەشپێستەکان زانیان ڕێگای ڕووباریان لێ گیراوە لە دەشتایی و هەردوولای لێواری ڕووبارەکەدا بڵاو دەبوونەوە و بە ڕێگای پیادە خۆیان دەگەیەنە ئەسکەندەریە. هەرواش بوو ڕەشپێستەکان بە ڕۆخی ڕووباری نیل داهاتن هێرشیان کردە سەر ئەسکەندەریە لە کاتێکدا کە ئەسکەندەریە سەربازی تێدا نەبوو. لێم پرسی دواتر چی ڕوویدا؟ کلیۆپاترا وتی دوای ئەوەی ڕەشپێستەکان هاتنە ناو ئەم شارەوە هەرچی پیاو بوو بەگیریان هات کوشتیان، هەموو ژنەکانیان ئەتک کرد و هەموو ماڵی خەڵکیان بە تاڵان برد و ئیتر شار لەبەر بۆگەنی لاشە بواری ژیانی تێدا نەما. ئەو کارەی بەتلیمۆسی دووەم توانی ئەنجامی بدات ئەوە بوو کاتێک کە زانی ڕەشپێستەکان گەیشتوونەتە شاری ئەسکەندەریە لە نێوان ئەو ڕەشپێستانەی کە هاتبوونە ناو ئەسکەندەریە و ئەوانەی دەیانویست بێنە ناو شار هێرشی کردە سەریان و کردنی بەدوو کەرتەوە تا ئەو ڕەشپێستانەی کە لە ناو شارن یارمەتی و پشتیوانی ئەوانەی دوای خۆیانیان پێ نەگات. ئینجا هەموو گەنجانی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتیدا بوون چەکداری کردن و بەرەو ئەسکەندەریە کەوتنە ڕێ وە گەمارە و شارەکەیاندا هەندێکیش لە هێزەکانی خۆی نارد بۆ سەر بەندەرەکە تا ڕەشپێستەکان سواری کەشتی و بەلەمەکان نەبن وە لەوێوە هێرش نەکەنەوە سەر ئەسکەندەریە. ڕەشپێستەکان توانیان ماوەی 5 ڕۆژ لە ئەسکەندەریەدا بەرگە بگرن، بەڵام چونکە لە 4 لاوە هێرشیان دەکرایە سەر نەیانتوانی لەمە زیاتر خۆیان ڕابگرن و لەشکرەکەی باپیرەم هاتە ناو شارەوە. لێم پرسی دوای ئەوەی هێزی باپیرەت شارەکەی گرتەوە چی لە ڕەشپێستەکان کرد؟ لێم پرسی دوای ئەوەی هێزی باپیرەت شارەکەی گرتەوە چی لە ڕەشپێستەکان کرد؟ کلیۆپاترا وتی باپیرەی من پیاوێکی دانا بوو، بەڵام کردار و کارەساتی ڕەشپێستەکان لە سنووردا تێپەڕی بوو، بۆیە فەرمانیدا هەموو ڕەشپێستەکان زنجیر کێش بکرێن و کۆتیان بکەن، دواتر ناچاریان بکەن ئەو لاشە کوژراوانەی کە خەڵکی خۆیان کوشتبوویان بینێژن. دوای ئەوەی تەرمەکانیان بە خاک سپارد باپیرم داوای لە کۆمەڵێک خەڵکی ئەسکەندەریە کرد ببن بە خۆبەخش بۆ جەلادی. ژمارەی خۆبەخشان ئەوەندە زۆر بوو بۆ ئەوەش نەدەتوانرا هەمویان وەربگرن چونکە دەبا خەرجیان بکێشرایە. باپیرەم هەر کۆمەڵێک ڕەشپێستی دایە دەستەیەک جەلاد و پێی وتن چۆنتان پێ خۆشە ئاوا بیان کوژن. دوای تۆپاندنیان لاشەی ئەمانە بخەنە ڕووباری نیلەوە بۆ ئەوەی ئاو تەرمی بۆ دەریا ببات، چونکە ئەو بوونەوەرانەی کە وەک دڕندەوان شایستەی ئەوەیان نییە لە خاکی میسردا بنێژرێن. ماوەی 3 ڕۆژ جەلادەکان خەریکی کوشتنی ڕەشپێستەکان بوون، بەهۆی جۆرە ئەشکەنجەیەک ئەوەندەیان دەکوشتن لە بەیانیەوە تا ئێوارە هاواری ڕەشپێستەکان دەبیسترا و بۆنی گۆشتی سوتاویش دەهات. باسکردنی ئەشکەنجەدانی ڕەشپێستەکان لەم شارەدا دوور و درێژە، گێڕانەوەی دەبێتە هۆی کارتێکردنی خراپ. دوای 3 ڕۆژ 1 ڕەشپێستی دەستگیرکراو بە زیندوی نەمایەوە تا دوایینیان کوشتن. دوای ئەم ڕووداوە باپیرەی من بەتلیمۆسی دووەم بڕیاریدا لە خواروی میسردا دیوارێک دروست بکات بۆ ئەوەی ببێتە ڕێگر لە بەردەم هاتنی ڕەشپێستەکاندا. بەتلیمۆسی دووەم وتوویەتی فیرعەونە کۆنەکانی میسر بەرگەی ئەو هەموو خەرجیە زۆرەیان گرتووە بۆ ئەوەی شتێکی وەکو ئەهرامەکان دروست بکەن کە بۆ خەڵک بچووکترین کەڵکی نییە، دەتوانن بە خەرجیەکی کەمتریش بە کەڵگوەرگرتن لە وزەی کاری خەڵکی میسر دیوارێک لە خواروی میسردا دروست بکەین بۆ هەمیشە میسریەکان لە مەترسی هێرشی ڕەشپێستەکان بپارێزین. باپیرەم دەستی کرد بە دروستکردنی ئەو دیوارە،
چەند خزمەتکاری لە خواروی میسردا بۆ ئیشکردن لەو دیوارەدا تەرخان کردبوو. بەڵام مەرگ بواری باپیرەمی نەدا ئەو دیوارە تەواو بکات. دوای مردنی ئەویش ئەو کەسانەی بوونەتە پاشای میسر نەیانتوانی پێی بە گرنگی دروستکردنی ئەو دیوارە ببن. ئێستاش شوێنەواری ئەو دیوارە لە خواروی میسردا ماوە. ئەو ڕۆژە کلیۆپاترا هەندێ بەناو شاردا گەڕا. کە گەڕاینەوە کۆشکی پاشایەتی چوو بۆ لای باوکی و وتی: دانیشتوانی شار زۆر پەشۆکاون، دەبێ بۆ بەرزکردنەوەی معنەویاتی ئەوان مشورێک بخۆین. بەتلیمۆسی 13هەم لە کچەکەی پرسی: چی بکەم باشە؟ کلیۆپاترا وتی: پێویستە فەرمان دەرکەیت لە شاردا جار بدەن کە پاشا بۆ ڕێگرتن لە هێرشی ڕەشپێستەکان هێزی تەواوی ئامادە کردووە و بۆ ئەو ناوچانەی نردووە کە ئەگەری هاتنی ڕەشپێستەکان لێیەوە بەرەو سەرو هەیە. خەڵکی نەدڵنیا بن ڕەشپێستەکان ناتوانن خۆیان بگەێنە ئەسکەندەریە. هەمان ڕۆژ جارچیەکان لە گۆڕەپانەکانی شار و فولکەکان و شوێنە قەرەباڵغەکاندا جاڕیاندا کە پاشا ئەو ڕێگایانەی کە گومانی ئەوەی لێ دەکرێت ڕەشپێستەکان لێیەوە بێن و سوپای نردووە بۆ هەمووی. نایەڵێت ئەوانە بگەنە ئەسکەندەریە. جارچیەکان خەڵکەکەیان هێور کردەوە و وەک شەوانی تر شوێنی ڕابواردنی گشتی پڕ بووەوە لە پیاوی داوین پیس و مێباز. بەڵام بۆ ڕۆژی دواتر ئەو کەشتیانەی کە لە خواروی میسرەوە دەهاتن هەواڵی بەرەو پێشهاتنی ڕەشپێستەکانیان بڵاو دەکردەوە. دەیانوت ژمارەی ڕەشپێستەکان زۆرە، هەموویان پڕچەکن و تیر و کەوان و ڕم و گورزیان پێیە. دەگەنە هەر شوێنێکی ئاوەدان پیاوەکان دەکوژن و هەموو ژنەکانیش دوای ئەوەی ئەتکیان دەکەن لەگەڵ خۆیاندا دەیانبن. دوای ئەوەی کە دەگەنە ئاوەدانیەکی تر یەک پیاوژن و منداڵی بە زیندوی تێدا ناهێڵن. زۆر لە دانیشتوانی ئەسکەندەریە لە بیستنی ئەم هەواڵانە وایان لێ دەهات بە کەشتی لە ئەسکەندەریەوە بڕۆن و ڕوو بکەنە سووریا و ڕۆم و یۆنان. لە ڕۆژێکدا کرێی سواربوونی کەسێک لە کەشتی بە 5 بەرامبەر بەرز بوویەوە. لەو ڕۆژەدا لە خاتوونەکەمم پرسی: ئەگەر ڕەشپێستەکان بگەنە ئەسکەندەریە ئایا پاشای میسر لەم شارە دەڕوات؟ خاتوونەکەی من لە وەڵامدا وتی: نەخێر شرمیون، باوکی من لەم شارە ناچێتە دەر. ئەو ڕۆژەی باپیرەم بەتلیمۆسی دووەم لە شاری ئەسکەندەریە چوویە دەرێ و بەرەو خواری میسر ڕۆیشت. دواتر بە سوپایەکی تەواوە گەڕایەوە، چواردەوری شاری گەمارۆدا و هەموو ڕەشپێستەکانی کوشت. ئەسکەندەریە نە کتێبخانەی هەبوو، نە فانۆسی دەریایی و نە ئەو تەلارە گەورانەی کە ئەمڕۆ دەکەونە بەرچاو. لەو ڕۆژگارەدا هەرچەندە شەقامەکان هەبوون، دین و کرات ئەندازیاری بەناوبانگی ئەسکەندەر ئاو و ئاوەڕۆی ئەم شارەی دروست کرد. زۆری دانیشتوان و ئاوەدانی ئەم شارە وەک ئێستا نەبوو. ئەم شارە لە ئەنجامی ئەرک و ماندووبوونی 12 پاشای پشتا و پشتی من ئاوا پێشکەوتووە و ئاوەدان بۆتەوە. وتم: خاتوونەکەم، داوای لێبوردنم هەیە. ئەو ڕۆژانەی کە تۆ منت لەگەڵ خۆتدا دەبرد بۆ ژووری دەرس خوێندن، لەوانەی جوگرافیا و مێژوودا خوێندمان کە دین و کرات دوای مردنی ئەسکەندەر خۆی کوشتووە. کلیۆپاترا وتی: بەڵێ شرمیون، دیارە بیری تۆ تیژە. من زۆر لەو شتانەی لای مامۆستا خوێندمان بیرم چوونەتەوە، بەڵام تۆ لە یادت ماون. دین و کرات کە نەخشەی شاری ئەسکەندەرەی کێشا و پلانی ئاو و ئاوەڕۆی دانا، دوای مردنی ئەسکەندەر بە جۆرێک نائومێد بوو، ئیتر نەیتوانی درێژە بە ژیانی خۆی بدات وە خۆی کوشت. بەڵام نەخشەی ئاو و ئاوەڕۆی شاری کێشا بوو. دوای مردنی ئەو باپیرانی من لە مانش بەتلیمۆسی دووەم ئەو نەخشەیەی جێبەجێ کرد. وتم: کەواتە نەخشەی شاری ئەسکەندەریە لە ڕۆژگاری ئەسکەندەردا دین و کرات کێشاوێتی. کلیۆپاترا وتی: نا،
چونکە دینوکرات دوای کێشانی نەخشەی شاری ئەسکەندەریە چوو بۆ یۆنان تا پەیکەری ئەسکەندەر دروست بکات. وتم بۆ دینوکرات پەیکەرتاشیش بووە؟ کلیۆپاترا وتی ئەو بڕیاری دابوو کێوی ئافس لە یۆناندا بە شێوەیەک داتاشێت پەیکەری ئەسکەندەر بە شێوەیەکی زەق لێی بەدیار کەوێت. هەندێک کاریشی تێدا کرد، بەڵام مەرگی ئەسکەندەر و خۆکوشتنی دینوکرات کۆتایی بەو کارە هێنا. وتم خاتوونەکەم، پێدوانیە ئەو پارەی باپیرەت بۆ فانۆسی دەریایی خەرجی کردووە بۆ دروستکردن و تەواوکردنی دیوارەکە بایە باشتر بوو تا لە ڕێگایەوە ڕەشپێستەکان بگیرێت؟ ئایا لە قازانجی وڵات و شانشینەکانی میسردا نەدەبوو؟ کلیۆپاترا وتی نەخێر، مەسەلەی ڕەشپێستەکان پەیوەندی بە باشووری میسرەوەیە، بەڵام فانۆسی دەریایی کەوتۆتە سەرووی میسر و ئەم دوانە لەگەڵ یەکتردا جیاوازیان هەیە. هەرچەندە باپیرەی من بۆ دروستکردنی فانۆسی دەریایی ئەسکەندەریە زۆر پارەی خەرج کرد، گوایە دەڵێن 800 تالانت زیوی لە دروستکردنی ئەم چرایەدا خەرج کردووە، بەڵام لە بەرامبەردا ئەسکەندەریە بووە بە گەورەترین بەندەری دنیا و ئەو قازانجەی فانۆسی دەریایی بە ئەسکەندەریە گەیاندووە دەیان جار خەرجی دروستکردنەکەی تێ هەڵهێناوەتەوە. ئەگەر لەشکرێک لە باشووری میسردا دانێن، ئەوا ڕەشپێستەکان هەرگیز ناتوانن هێرش بکەن. هەر کاتێک کە ئەوان هێرش دەهێننە سەر ئەسکەندەریە، ئینجا پاشاکانی میسر دەکەونە بیری ئەوەی لەشکرێک لە خواروی میسردا جێگیر بکەن. پاش تێپەڕبوونی چەند ساڵێکیش لە دانی خەرجی ئەو سەربازانە ماندوو دەبن و دەیانگێڕنەوە. ئەو هەواڵە ترسناکانی کە دەریاوانەکان و گەشتیاران لە باشوورەوە دەیانهێنا زۆر لە دڵدانەوەی جارچیەکانی پاشا بەهێزتر بوون. لە ڕۆژانی دواتردا نەک هەر دەوڵەمەندەکانی ئەسکەندەریە بەرەو ڕۆم و یۆنان و سووریا ڕۆیشتن، بەڵکو خاوەنی خانووەکانی شوێنی ڕابواردنی گشتیش کە داهاتی باشیان لەو شوێنە دەست دەکەوت لە ترسی ڕەشپێستەکان هەڵهاتن و هەموو ئەو ژنانەشی کە ئیشیان بۆ دەکردن لەگەڵ خۆیاندا بردیان، چونکە ئەو ژنانە بەشێک بوون لە سەرمایی ئەوانە کە سەبارەت بە هەندێک لەو کەسانە لە خانووەکانیان بەنرختر بوون. بەڕێوبەری کتێبخانەکە چوو بۆ لای پاشا و پێی وت من پێم وایە ناتوانرێت پارێزگاری لە ئەسکەندەریە بکرێت، پێویستە فەرمان بە کەشتی بازرگانی جەنگی بدەیت کتێبەکانی کتێبخانەکەمان بۆ بگوازنەوە بۆ سووریا یا ڕۆم. بەتیمۆسی 13 وتی بەرگری لە ئەسکەندەریە دەکرێت و نایەڵم ڕەشپێستەکان پێ بنێنە ئەسکەندەریەوە. کلیۆپاتراش پێش 2 ڕۆژ لەوەی ڕەشپێستەکان بگەنە دەلتای ڕووباری نیل چوو بوو بۆ کتێبخانەکە و وەکو هەمیشە منی لەگەڵ خۆیدا برد. بەڕێوبەری کتێبخانەکە پێشوازی لە کلیۆپاترا کرد و ترس و لەرزی خۆی لە هێرشی ڕەشپێستەکان بە کلیۆپاترا ڕاگەیاند و وتی ئەی کلیۆپاترا، ئەو پەرتوکانەی لەم کتێبخانەیەدان بە ڕەنجی هەموو بیرمەندانی دنیای تێدایە، خۆ ئەگەر باوکت بەهای ئەو کتێبانە نەزانێت ئەوە تۆ دەیزانی ئەم پەرتوکانە چەندە بەنرخن و هەر یەکێک لەم کتێبانە لە بین بچێت ئیتر بەدەست ناکەوێتەوە و بەپێی گوتەی ئەو گەشتیارانەی کە لە باشوورەوە دەهاتن و دەیانوت ڕەشپێستەکان 2-3 ڕۆژی تر دەگەنە دەلتا، واتە دەگەنە شوێنێک کە لەوێدا ڕووباری نیل بەسەر چەند زێیەکدا دابەش دەبێت. زێیەکان بەرەو ئەسکەندەریە دێن، بە دڵنیاییەوە ڕەشپێستەکان دەزانن کە ئەم زێیانە دەچێتەوە ئەسکەندەریە و لەوێوە شاڵاوەکانیان دێنن، چونکە ئەوانە بوونەوەری دڕندەن، دەست لە هیچ شتێک ناپارێزن و نایانەوێت هیچ شتێک وەکو خۆی بمێنێتەوە. ئەم کتێبانەش دەسووتێنن. من بە باوکتم وت ئەگەر ناتوانرێت بەرگری لەم شارە بکرێت با کەشتیەکان بێن و ئەم کتێبانە بچن بۆ وڵاتێکی تر. بەڵام باوکت بە منی وت نایەڵم ڕەشپێستەکان بێنە ناو شارەوە،
من ناتوانم باوەڕ بەم قسەیە بکەم، چونکە ئەگەر باوکت توانی بای پێشی هێرشی ڕەشپێستەکان بگرێت تا ئێستا دەیگرت. لەم شارەوە یەک سوپای گەورەیان بۆ خواروی میسر ناردووە. نابێ سوپای میسر لێگەڕێت ڕەشپێستەکان لە ئەسکەندەریە نزیک ببنەوە. بەڵام ئەوە تا دەبیستین ئەوانە گەیشتوونەتە دەرتا و تا چەند ڕۆژێکی تریش دەگەنە ئێرە و کتێبەکانیش دەسووتێنن و دەستخەڕۆمان دەکەن. کلیۆپاترا وتی من هەرکە لێرەوە گەڕامەوە هەوڵ دەدەم یەک هێزی خۆبەخش دروست بکەم بۆ ئەوەی بەرگری لە ئەسکەندەریە بکەن، کە ئەم هێزەشم دروست کرد بەشێکی تایبەتی بۆ پاراستنی کتێبخانەکە دادەنێم. خەیاڵت ئاسوودە بێ ئەگەر ڕەشپێستەکان بێنە ناو ئەسکەندەریەش ئەوە ناتوانن دەست بدەن لە کتێبخانەکە و پەرتووکە بە نرخەکانی ئێرە لە ناو بەرن. بەڕێوەبەری کتێبخانەکە بەم قسەی ئەو وورەیەکی بەرز بوویەوە. ئینجا کچی پاشای میسر لە کتێبخانەکە هاتە دەرێ و سواری کەژاوەکەی بووینەوە. ڕێگای کۆشکی پاشایەتیمان گرتە بەر. هەرکە گەیشتینە کۆشک کلیۆپاترا چوو بۆ لای باوکی و داوای لێکرد هەندێ پارەی بداتێ بۆ دەستەبەرکردنی خۆراک و شتومەک بۆ ئەو لەشکرەی کە لە فیداییان دروستی دەکات. بەتلیمۆسی سێزدەیەم پرسی دەتەوێت چی لە هێزی فیدایی بکەیت؟ کلیۆپاترا وتی بۆ بەرگریکردن لە ئەسکەندەریە و بە تایبەتیش سوورم لەسەر ئەوەی بۆ پاراستنی کتێبخانەکە دەبێ ئەو هێزە دروست بکەین. ئەو سەربازانەی دێنە ناو هێزی بەرگری میلی بەبێ موچە شەڕ دەکەن. پێویستە ئێمە ئازوقەی ئەوانە بدەین، چونکە ئەو سەربازانەی لە حاڵەتی شەڕدان ناتوانن کار بکەن بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان. ئێستا من فەرمان دەدەم لە ناو شاردا جار بدەین کە پاشا داوا لە هەموو دانیشتوانی ئەسکەندەریە بکات بێتە ڕیزی هێزی خۆبەخشانەوە، هەر بەیانی چەک و پێداویستی سەرباز وەربگرن و خەریکی مەشقی سەربازی بین. هەتا ئەگەر ئەسکەندەریە کەوتە بەر هێرشی ڕەشپێستەکان ئەوە بتوانن بەرگری لێ بکەن. ئایا باوکە بەڕای تۆ کۆشکی پاشایەتی باشە یان باخەکە بۆ کۆکردنەوە و چەکدارکردنی فیداییەکان؟ بەتلیمۆسی شمشاڵژەن وتی کچم ئەگەر خەڵک بە پیر داواکاریەکەی تۆ بێن ئەوە کۆشکی پاشایەتی بۆ ئەمە بچووکە، دەبێت شوێنێکی بەرفراوان دیاری بکرێت بۆ ئەوانە. بەڕای منیش باشترین شوێن سێرکەکەیە و دەتوانی هەر لەوێدا ئەو فیداییانە چەکدار بکەیت و بیان نێریت بۆ یەکە سەربازیەکان. کلیۆپاترا وتی باوکە ئەم کارە لە دەست تۆ دێت، دەبێ بە ئەفسەرانی سوپای خۆت بڵێیت ئەو خۆبەخشانە وەربگرن و بیان خەنە یەکە جەنگیەکانی خۆیانەوە مەشقیان پێ بکەن. پاشای میسر وتی من ئەو کارە دەکەم، بەڵام ئایا دەزانیت چەند کاتی دەوێت تا دەستێک سەرباز بۆ شەڕ ئامادە دەکرێت؟ کلیۆپاترا وتی هەرچۆنێک بێت بوونیان لە نەبوونیان باشترە. ئەگەر نەتوانن پارێزگاری لە هیچ شتێک بکەن بە دڵنیاییەوە دەتوانن کتێبخانەکە بپارێزن و نایەڵن ڕەشپێستە دڕندەکان کتێبخانەکە بسووتێنن. کاتێ پاشای میسر بینی ئەوەندە کچەکەی لە گوڕ و دڵسۆزە بۆ بەرگریکردن لە ئەسکەندەریە ڕازی بوو. هەندێ پارە بدات بە کلیۆپاترا بۆ کڕینی پێداویستی خۆراک بۆ هێزی بەرگری میلی. لە هەمان ڕۆژدا جاڕیان بەناو شاردادا و داوایان لە پیاوان کرد بە تایبەتی گەنجەکان کە سبەی بێن بۆ سێرکەکە بۆ بەشداریکردن لە هێزی فیداییدا. کلیۆپاترا بەرەبەیانی زوو سواری کەژاوەکەی بوو. منیشی لەگەڵ خۆیدا بۆ سێرکەکە برد. کاتێ ئێمە گەیشتینە سێرکەکە بینیمان کۆمەڵی ئەفسەر و سەربازیش لەوێدا ئامادە بوون. هەندێ لە فیداییش هاتبوون بۆ پەیوەندیکردن بە هێزی میلیەوە. بەڵام هەرکە هەتاو کەوت نزیکەی 10,000 کەس کە زۆربەیان گەنج بوون لە مەیدانی سێرکەکەدا کۆبوونەوە. خاتوونەکەی من لە کاتێکدا کە لە ناو لۆژیکدا بوو منیش لە تەکیەوە وەستا بووم. ئەوانەی هاتبوون بۆ بەشداریکردن لەو هێزەدا بە بەردەم کلیۆپاترادا تێدەپەڕین و
بە دەستوری سەربازانی یۆنانی دەستی ڕاستیان بەرز دەکردەوە. لە پڕ چاوم بە پیاوێک کەوت وە بینیم ئەو لە هەموو ئەو پیاوانە جوانترە و دواتر دڵم کەوتە تەپەتەپ چونکە زانیم ئەو پیاوە کاڵە. کە بڕیار وابوو من ئەو لە هۆڵی شانۆکەدا ببینم، بەڵام مەسەلەی ڕەشپێستەکان بە شێوەیەک تەشەنەی کردبوو ترسی خستبووە دڵی هەمووانەوە کە بەڕێوەبەرانی شانۆ لە پێشکەشکردنی شانۆکەیان پاشگەز بوونەوە چونکە دەیانزانی خەڵک بە جۆرێ ترس و سامیان لێ نیشتووە. کەس نایەت بۆ شانۆ، چون بۆ شانۆ و دیتنی هەریسە لە ڕۆڵی دیانا خەیاڵێکی ئاسوودەی دەویست و دانیشتوانی ئەسکەندەریەش ئەوەندە بێخەم نەبوون تا بتوانن پارەی خۆیان بۆ بینینی شانۆکاری ناودار هەریسە خەرج بکەن. کاڵ هاتە پێشتر و بە بەردەم کلیۆپاترادا تێپەڕی و دەستی بەرز کردەوە. تێبینیم کرد کاتێک کاڵ تێپەڕی ئەوەندە بە سوێ و بە وردیەوە سەیری کلیۆپاترای دەکرد تا منی لە پشت خانمەکەمەوە نەدیت. لەو چەند ساتەی کاڵ بە بەردەم کلیۆپاترادا تێپەڕی دڵم بە توندی لێی دەدا. زۆرم حەز دەکرد دەستم بەرز بکەمەوە و بیجوڵێنم بۆ ئەوەی سەرنجی کاڵ بۆ خۆم ڕاکێشم، بەڵام زانیم ئەگەر ئەو کارە بکەم ئەوە خاتوونەکەم تێدەگات.